پرسی مادی هۆشبەر پرسێکی ئێستارە ئێستا زۆربەی جیهانی سەرقال کردووە بۆ چێنێتی بەرەنگاربوونەوەی بازرگانی کردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و لە هەمان کادا بزین لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا دۆخەکە لەبارەی مادەی هۆشبەرەوە چیمان پێ دەڵێت و یاسا چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسە گرنگە دەکات ئەم بابەتە بە میوانداری ئارام یوسف فارس پارێزەر لە ستودیۆ بەیانی کورسات نیوستاوە توێ دەکەین سپاس بۆ ئامادەبوونت کاگاران بەخێرهاتی زۆر سپاس دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم لە ئێستادا لە هەرێمی کوردستان بازرگانی کردن بە مادەی هۆشبەر لە چاستێکدا وڵا لە ئێستادا بەڕاستی ڕۆژ بەردوای ڕۆژ ئێمە با ناوی بنین قەیرانی مادەی هۆشبەر چونکە ئەمە کێشەیەکی نێودەوڵەتیە و هەرێمی کوردستانی ئێمەش بەهۆی ئەو سنوورە فراوانی لەگەڵ وڵاتانە هەمانە بە دەرنین لەو کارە ساتە بەڕاستی ڕۆژ بە دوای ڕۆژ ئامارەکان بەرەو زیادبوون و بەرەو خراپتر دەڕۆن بەداخەوە ڕۆژانە ئێمە چەندین کەیس و چەندین حاڵەتی جۆرە و جۆری بازرگانی کردن بە مادەی هۆشبەر ناو دەنگەکانە بینین بەڕاستی ساڵ بە دوای ساڵ ڕۆژ بە دوای ڕۆژ لە فراوانبوونایە بازرگانی کردن مادەی هۆشبەر. کاک ئارام هۆکاریم زیاد بوونە بۆ چیە گەڕێتەوە؟ وڵای وەک باسم کرد ئێمە سنوورێکی فراوانمان هەیە لەگەڵ وڵاتانەی دراوسێمانە کە زۆر جار ئێمە وەکو سنوورەکەمان فراوانە بەکارمان دێنن هەندێک جار بۆ ترانزیێتکردن لێرەوە مادە دەنێرن بۆ خواروی عێراق بۆ وڵاتانی دراوسێ بۆ ئێمە کەیسمان هەبوو بۆ ئەوروپاش مادەیان نردووە لە نێو شتی وا کەلوپەلی وهەیە کە تەوەقعی ناکەی ناو بلاجکتۆری کەپسا ناو ئەمانە بە 2 کیلۆ مادەی تیا بوو لە پۆستەکان ناکەشف بووە کە ینی یەک هەنگاوی تر بووە ئەڕۆشتە دەرەوەی وڵات بەڵامی تر هەوڵەکانی شەڵی جدیش هەیە بۆ بەرەنگاربوونی ئەم مادانە بەڵام لەبەرەوەی بازرگانیەکی نێودەوڵەتیە ئەم مادەی هۆشبەر ڕێگا و پلانی جۆراجۆریش ئەدۆزنە ئەوان بۆ بەکارهێنان و بۆ ئەوەی تا ئەو مادە بگات بەدەست بەکارهێنەران چونکە لە ڕووی سوود و ئیمتیازاتەکە و پارە و دەستکەوتی باشی دیایە بۆ بازرگانەکانیان. کاگارام لە ڕووە یاسایەکە و بەتایبەتی و یاسایی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی بەکارهێنانی مادەی هۆشبەر واروەها بازرگانی کردن بە مادەی هۆشبەرەوە لەم ڕۆوە تا چەندە یاسا توانیوێتی کۆنتترۆلی ئەم بارودۆخە بکات؟ ئێمە یاسای ژمارەیەکی ساڵی 2020مان هەیە کۆمەڵێک ڕێوشێنی توندی دانا بۆ بازرگانی کردن بە مادەی هۆشبەر و هەروەها بۆ ئەو کەسانی کەوا مادەی هۆشبەر بەکارهێن هەرچەند من خۆم پێم وایە بەکارهێنەری مادەی هۆشبەر نەخۆشە تاوانبار نییە پێویستی بە چارەسەرکردن هەرچەند لە یاساکەشە کۆمەڵی ڕێوشوێنی داناوە بەڵام نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە ئێمە مادەکان لە یاساکەیە پۆلین کراون کۆمەڵێ مادەمان هەیە کە مەترسی زیاتر ئەچێتە چوارچێوەی مادەی 25 یاساکەەوە کە ساکەی تا لە سێدارەدانەڕوە کۆمەڵێکی تریشمان هەیە کە مەترسیەکانیان بەپی مەترسی مادەکە پۆلێنکراوە دەچێتە مادەی چوارچێوەی مادەی 26 یاساکەەوە کە سزاکەی لە سندانی کاتیەوەی تا ئەگاتە هەتاهتایی و غەرامەشی پێبژاردنیشی دیاری کردووە لە 30 ملیۆن دینارە بۆ 90 ملیۆن دینار کە هەر کەسێک کە لەسەر ئەو بازرگانیە کە بۆ دادگای گلای بێتەوە و سزای بەسەر ئاسەپێنی. باشە لەم یاسانەدا ڕەچاوی تەمەنی کەسەکە کراوە یاخۆت سزاکە بۆ هەموو تەمەنێک بەیەک شێوەیە؟ لە یاساکەی ڕەچاوی تەمەن نەکراوە بەڵام دەسەڵات درراوە بە دادگا بۆی هەیە بەزەی بەکاربێنێ بەپێی بارودۆخی ئەو کەسەی کەوا تاوانەکەی ئەنجامداوە ئەگەر بینی کەسەکە توانای ئەوەی تیابەدی ئەکرێت کە نەگەڕێتەوە سەر تاوانەکە یان ئەتوانێم دادگا بەزەی بۆ بەکاربێن ئێمە لە هەموو تاوانەکە محکەمە دەسەڵاتی ئەوەی هەیە کە ڕەچاوی بارودۆخی تۆمەتبار بکات لە سەپانی سزای ئەگەر تاوانەکەی بەسەرایەک لای بێت و جاچ مادەی هۆشبەر بیان هەر تاوانێکی تر بێت. باشە بابەتێکەیە ڕەنگە هەندێک کات لە هاوڵاتیان یاخود ئەو کەسانی کە بازرگانی بە مادەی هۆشبەرۆ دەکەن و ئەو کەسانەشی کە بەکاری هێنن بێئاگایی بێت لەو لایەنە یاسایی لەو سزایانی کە لە ڕووی یاساییەوە بوونیانەیە بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێن نەبوونی هۆشیاری یاسایی تایبەت بە بەکارهێنانی مادەی هۆشبەر بازرگانی کردن بە مادەی هۆشبەر وای کرد بێت کە ئەم حاڵەتە یاخود ڕۆژانە لە بەرزبوونەوەدا بێت؟ وڵای ئێمە نەک بۆ مادەی هۆشبەر بۆ زۆربەی تاوانەکانی ترکە لە کۆمەلگای ئەکرێ هۆشیاری یاساییمان زۆر کەمە بگرە ئێمە لە هەموو شتێک زیاتر لە پێویستە لە قوتابخانەکانەوە مناڵ هۆشیار بکەینەوە بە تایبەتی هەرزەکارەکان کە لەم سەردەمەیە زیاتر ئەوان توش ئەکرێن بە ئاڵەدەبوون بە مادەی هۆشبەر پێویستە بابەتێک هەبیە کە بە هەمانگی وەزارەتی تەندروستی و پەروەردە هۆشیاریان بکەنەوە چۆن
خۆیان بپارێزن لە توشبوون لە بە مادەی هۆشبەر لە مامەڵەکردن لەو کەسانی کەوا گومان دەکرێت هۆکار بن بۆ توشکردنیان ئەمە ئێمە هۆشیاری یاساییمان زۆر خراپە بە تەواوەتی تا ئێستا خەڵک نازانێت ئایا بەکارهێنانی مادەی هۆشبەر چ سزایەکی هەیە بازرگانیکردن چۆنە ئەمانە ئێمە لە زۆربەی بوارەکانی ژیانی خۆمانە هۆشیاری یاساییمان کەمە ئێتر هۆکارەکانیش زۆرن ڕاگەاندن دەوری خۆی هەیە وەزارەت پەیوەندیدارەکان ڕۆڵی خۆیان هەیە تا ئێستا نەیان ژێڕاوە بۆیە پێویستەکە بە هەموو لایەک دادگاکان هۆشیاری یاسایی بڵاوکەنەوە بەردەوام چونکە ئەمە مەترسیەکە ڕوو لە دەرگای هەموو ماڵێکە باشە بۆچی هەوڵ نەدراوەکە ڕوو لە دەستگا میدیایەکان بکەن یاخود ڕوو لەو شوێنانە بکەن کاتوانوەکو پرۆشەریش بێت بڵای بکەنەوە بە بۆچوونی زۆرێک باز لەوە دەکەن کە دەکرێت هەموو ماڵێکی پرۆشەرێکی بۆ ببردرێت نەگەوەی کە تەنها لە دەستگا میدیایەکان وای لێ هاتووە ئێستاوەنی بە تابلێت یاخود مۆبایل زیرەکانمانێ ئاگاداریەوە بین یاخۆدەوەی کێتە ماڵەکانمانێ ئێمەە ئاگاداری تەلەڤیزیۆنەکان نابین ئێمە کێشەیەکمان هەیە لەگەڵ سوۆسیال میدیایە زۆر جار لە بابەتێک لە سوۆسیال میدیایە ئەبێتە ترند و هەموو ڕای گشتی بەخۆی سەرقاڵەکە بەڵام بابەتێکی گرنگ نییە ئێمە کێ بێ و هەوڵە بادبووی بابەتێکی گرنگ بێ لە ناوڵا هەوڵەکە ئەبێ بە میدیایەکی باشی وەکو ئەم کەناڵە بەڕێزەی ئێوە بە هەماهەنگی ئەنجومەنی دادوەری بە هەماهەنگی دادگاکان ئێمە ڕخنەیەکمان لە ئەنجومەی دادوەری ئەوەیە زۆر جار دەرگاکانی خۆیان داخستووە نایەن بۆ نمونەت دادوەرێکی بەڕێز ڕێپێدرا و بێت لەسەر لە کەناڵەکانەوە باسی هۆشیاریەکان بکات چونکە گوێگرتن لە دادوەرێک بۆ کۆمەلگە باشترە وەک لە کەسێکی ترکە پسپۆر نەبێت یان لە بۆچوونێکی ئەنجومەی دادوەری گرنگترە بۆ خەڵک وەک لە بابڕی لە پارێزەرێکیش من ئەتوانم بۆ شیارەکە بدەم ئەوان بڕیار بەدەستن ئەتوان کۆمەڵی ئیجراعاتی عملی بکەن لە بواری جێبەجێکردن شتەکان بۆ ئەوان ئاسانترە ئەمانە هەمووی ئەبێ یەک بخرێ و بەڕاستی بەرەنگاری ئەم مەترسیە ببینەوەکەوە بە تایبەتی ڕۆژ بە دوای ڕۆژ لە فراوانبوونیان لە هەرێمی کوردستان باشە کاگاران پێشتر باست کرد کە یاساکان لە سزاداندا بۆ ئەو کەسانی کە بازرگانی پێوە ئەکەن بە پێی جۆرەکان جیاوازیە و لە هەمان کاتیشتا بۆ بەکارهێنەران یان و کەسانی تێوەگلاون جیاوازیانەیە ئەگەر بین بازە و یاسایانە بکەین کەسێک ئەگەر بێت و بازرگانی بە مادەی هۆشبەرەوە بکات بە شێوەیەکی گشتی ئەو سزایانی کە لە ڕووی یاساییەوە ڕووبەڕووی دەبێتەوە چین و ئەو یاسایانە لە ئێستادا هیچ کەم و کورتی تێدایە پێویستی بە هەموارکردنەوە هەیە وڵای یاسا بەردام کە دەرەچێنرێت لایەنێکی نەزەریە پەرلەمان گفتوگوی لەسەرەکە و دەرەچێنێرە و دەچێت بواری جێبەجێکردنەوە بەڵام لە واقعا کە کاتێک دادگاکان دێن ئەم یاسایانە جێبەجێەکەن کۆمەڵێک کوڕی تیا بەدی ئەکرێت یەکێ لەوانەیە ئێمە مادەی سیمان هەیە تایبەتە بە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر ئەڵێ هەر کەسێک مادەی هۆشبەری بەکارهێنا سزا ئەدرێ بە بەندکردن لە ساڵێک کەمتر نەبێ تا 5 ساڵ یاساکە ئەڕواوە پێبژاردنێک لە 3 ملیۆن کەمتر نەبێ لە 5 ملیۆن زیاتر نەبێ دووبارە لە مادەی سیویەکە ئێمە لە هەموو یاسای لە هەموو یاسایەکە کە کەسێک گەڕایەوە سەر تاوانێک ئەبێ سزاکەی قورستر بێ بەڵام ئەم هاتووە لە مادەی سیویەکە ئەو حاڵەتە سووکی کردو ئەڵێ لە 6 مانگ کەمتر نەبێ یان پێبژاردنێک لە 5 ملیۆن کەمتر نەبێ و لەوە زیاتر نەبێ یان بە یەکێ لەم سزایانە ینی هاتووە ئەتوانێت محکەمە غەرامەشی بکە ینی سزاکەی کۆمەڵێک کەم و کوڕیتیا یان لە ئێمە لە یاساکەی ئەڵێ ئەو کەسانی کەوا ئاڵوودەی مادەی هۆشبەرن پێویستە نەخۆشخانەیەکی شیاندنەوەیان بۆ دروست ببێرێن ئەو نەخۆشخانە یان سنتەری توێژینەوەی دەرونی و کۆمەڵایەتی هەبێ بۆ ئەوی چارەسەر بکرێن دەکرێت سزا نەدرێن لەو سنتەرانەیە چارەسەر بکرێن ئەمان هیچی دروست نەکراوە لە یاساکەیە باز لە پێکەنانی لیژنەیەکی باڵاکە بە سەرۆکاتی وەزیری تەندروستی و ئەندامەتی کۆمەڵی دام و دەستگای پەیوەندیدار ئەو لیژنەیە پێویستە مانگانە لانی کەم جاری مانگی جارێک کۆ بێتەوە بەڵام ئەو لیژنەیە پێک نەهێنراوە لە ڕووی کردارەوە هیچ کۆبوونەوەیەکی ئەو لیژنەیەمان نەبینیوە تەنها یاساکە بەس بۆ لایەنە سزایەکە بەڕاستی جێبەجێ ئەکرێت بازرگانیەک دێ سزا ئەدرێت کەسێکی مادەی هۆش بەکارهێنەر دێ سزا ئەدرێت ئەمانی تر نەکراوە کە کەسێکی مادەی هۆشبەر کە ئاڵوودە بوو مادەی هۆشبەرە پێویستی بە چارەسەر هەیە زیاتر زۆربەی کات ئێمە ئەبین ئەوەی یەکەم جار بەکارێنێت دووەم جار و سێم جاریش هەر دێتەوە محکەمە و سزا ئەدێتەوە چونکە ئەو لاشەی ئەو کەسە پێویستی بە ئاڵوودە بووە پێویستە دووبارە چارەسەر بکرێتەوە زۆر جار لە ناو زیندانە ئەو کەسە مادەی هۆشبەری پێ ئەگات ئەنی بۆیە ئەمە کێشەیەکە پێویستی بە چارەسەرکردنە نەک بە سزادان کاک ئارامیستم ئەو پرسیارە بکەم منیش لێرە هیچ سنتەرێک یاخود نەخۆشخانەی تەرخان نەکراوە بۆ لەگەڵەوەشدا
هەوڵەکانی ئێوە هیچ هەوڵێکتانداوە بۆی کە سنتەرێک یاخود نەخۆشخانەی شویانی ئاوا دروست بکرێ بۆی و کەسانی کە ئالوودی مادە هۆشبەرەکان بوون چارەسەری تیاوەر بگرن دەزانین کە من لە زۆربەی وڵاتانم سنتەرانە بوونیان هەیە. ئەو لە یاساکەیە خۆی لە وەزاری تەندروستی پابند کردووە کە نەخۆشخانەکان پێک بێنێت هەروەها سنتەری کۆمەڵایەتی و دەرونیش پێک بێنێ بۆ دووبارە شیاندنەوەیان بەڵام ئەم وڵاتی ئێمە زۆربەی کات کە ئەڵێ بۆ نەکراوە ئەڵێ قەیرانی دارایە ئیتر ئەوان لانی بڕیار بەدەستن بەڵێ ئەجیناو لە یاساکە چۆن دەسەڵات هەیە کە خەڵک سابدە پێویست بوو پێش ئەوەی یاساکە بچێتە بۆی جێبەجێکردنەوە ئەو نەخۆشخانە ئامادە بکرایە ئەو کەسێک کە ئاڵوودە بوو لێوە چارەسەری وەرگرتەوە پارێزران کە لەو کەیسەیە کار دەکەن وەکو دادگا هیچ هەوڵێکتان داوای خۆت هیچ نووسراوێکتان ئاڕاستی حکوومەت کردو بۆ ئەوەی دەست و برد بکەن یاخۆت بتوانن سنتەرێکی لەو شێوەیە بە زووترین کات دروست بکەن. وڵا خاتون ئێمە وەکو پارێزەر کۆنتاکتی ڕاستەخۆمان لەگەڵ حکوومەتان نییە هەوڵەکان ئەگەر هەش بێ زۆر زۆر سنووردارن بەڵام پێویست بوو بۆ نمونە دادگاکان یان ئەنجومەنی دادوەری یان حکوومەت ئەنجومەنی وەزیران ئەمانە جەختیان لەسەر یان پەرلەمان کە یاساکەی دەرچوانندووە پێویستە هەر خۆشی چاودێر بێ بەسەر یاساکانی خۆی بەسەر دامەزراوەکانی حکوومەتە جەختیان لە پێکەنانی ئەو بنکە تەندروستی و سنتەرانە بکردایەوە بەڵام بەڕاستی نەکراوە زۆر لاوازن هەوڵەکان. بەڵێ کاگاران بابەتێکی دیکە ڕەنگە هەندێک جار لە بازرگانی کردوون بەکارهێنانی مادەی هۆشبەر کەسی سێم یاخود شوێنێک بێت کە خۆی ئەم مادەیە بەکارنێنێت و بۆیە ئەو پاساوەش دێنێتەوە کە من ئەم سزایە نامگرێتەوە. لێستادا لە زۆرێک لە شوێنەکان لە کافتریاکان لە هەندێک لە ڕێستۆرانتەکان بازرگانی بەم مادەوە دەکرێت لەوێ ئاڵوگۆڕی پێ دەکرێت لە نێوان بازرگان و بەکارهێنەرە. سزا بۆ ئەو شوێنانە چییە؟ بۆ سزاش بۆ شوێنانە هەرێ دیاری کراوە ئەویش بەندکردنە سزاکە دەکرێت تا 5 ساڵ بڕە دەسەڵاتدراوە بە محکەمە هەر کەسێک ڕەواجدان بکات بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر هەر شوێنێک ئامادە بکات جا ئەو شوێنە بەبێ بەرامبەری ئامادە بکرێت بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەو یاسایی بەسەرا جێبەجێ ئەکرێ و سزای بۆ دیاری کراوە. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئارام یوسف فارس وەکو پارێزەر کە بەڕێزان لە کەیسی تایبەت بە مادەی هۆشبەر لە دادگای سلێمانی کار دەکەن. سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئامادەبوون. دووبارە بەخێر هاتی. خێراتی.